ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەگەشتی هەواڵەکان لەگەڵتانم هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی یەکشەممە سەرتاش بە سەرجەڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. درێژەی وشاری ناوەندە بنیەکان و دەستبەسەرکرانی هاوڵاتیان لە کوردستان لە سێدارەدان یەکێکی دیکە لە دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر سەپاندنی حکمی قەزایی بەسەرێکێکی دیکە لە دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر گیان لە دەستدانی بەندکراوێک بە هۆی نەبوونی خزمەتگوزاری پزیشکی و دەستبەسەرکرانی دوو شارومەندی بەهایی لە شارەکانی ساری و تاران. درێژەی وشاری ناوەندە بنیەکان و دەستبەسەرکرانی هاوڵاتیان لە کوردستان لە ڕۆژانی ڕابردوودا سێ هاوڵاتی کورد لە شارە جیاوازەکانی کوردستان دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە پێی راپۆرتەکان ئاوات نووری ڕۆژی 28 گەلاوێژ لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزای دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە و سەرەڕای تێپەڕبوونی 8 ڕۆژ دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی نادیارە. هەروەها ئارەژ ئیمام هاوڵاتی خەڵکی شاری سەقز ڕۆژی 23 گەلاوێژ لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بەبێ هیچ هۆکارێک دەست بەسەرکرا و زیاتر لە 9 ڕۆژیشە کە بارودۆخی ناوبراو دیار نییە. هەروەها شیرین مەسعودی خەڵکی مەهاباد لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتەوە لە شوێنێکی کارەکەی بە توند و تیژی و لێدان دەست بەسەرکراوە و ڕەوانە یەکێک لە گرتوخانەکانی ئیدارەی ئیتلاعات کراوە. شایانی باسە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە شوێنی ڕاگررتنی هۆکاری دەست بەسەرکران و ئەو تۆمەتانەش کە خراونەتە پاڵی هیچ زانیاریەک لەبەردەستدانیە. لە سێدارەدانی یەکێکی دیکە لە دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر ڕۆژی یەکشەمەیەکی خەرمانانی 1405 هەتاوی هاوڵاتێکی دیکەی دەست بەسەرکراو لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەکەی جێبەجێکرا. ئەو هاوڵاتیە بە ناوی مەجید ئادینە ڕێکەوتی 19 بەفرامبەری 1404 هەتاوی هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ئاستی ناڕزایەتیەکانی خەڵک دش بە دەسەڵاتی جینایەتکاری کۆماری ئیسلامی دەست بەسەر و پاشان بە تۆمەتی محارەبە هاوکاری لەگەڵ ئەمریکا، ئیسرائیل و گروپە دژبەرەکانی کۆماری ئیسلامی و هەروەها ئاگردانی شوێنە گشتیەکان حکمی سێداری بەسەردا سەپێنرا. شانی باسە کە تا داڕشتنی ئەم هەواڵە تەرمیە و هاوڵاتی ڕادەستی بنەماڵەکەی نەکراوەتەوە. سەپاندنی حکمی قەزایی بەسەرێکێکی دیکە لە دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبەر بە پێی راپۆرتەکان ئیمان کازمی خەڵکی بۆجنورد و یەکێک لە دەستبەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامباری ساڵی ڕابردوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی زیندان و قامچی بەسەردا سەپێنراوە. ناوبراو مانگی بەفرامباری ساڵی ڕابردوو لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش ماوەیەک بەندکران لەلایەن دادگای کەیفەری شاری بۆجنوردەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات حکمی 3 مانگ زیندان و 74 لێدانی قامچی بەسەردا سەپێنراوە. گیان لە دەستدانی بەندکراوێک بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پزیشکی بە پێی هەواڵی گەیشتووە حەمید ڕەزا ڕووستا هاوڵاتی بەندکراو لە زیندانی عادڵابادی شیراز بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دۆخی ژیان و تەندروستی بەندکراوان گیانی لەدەستدا. ناوبراو ساڵی 1391 هەتاوی لە ئەنجامی شەڕێکی چەکداری دەست بەسەر و ڕەوانەیە و زیندانە کرابوو. ئەو هاوڵاتیە ڕۆژی پێنجشەمە 29 گەلاوێژ سەرڕای جەڵدەی دڵ لە وەرگرتنی خزمەتگوزاری پزیشکی و گواستنەوە بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان بێبەش کرابوو. بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی زیندان بە گیانی ئەو هاوڵاتیە و دواخستنی ڕەوەندی دەرمانیەکەی گیانی لەدەستدا. دەستبەسەرکرانی دوو شارومەندی بەهایی لە شارەکانی ساری و تاران ڕۆژی ڕابردوو دوو شارومەندی بەهایی لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتەوە دەست بەسەر و لەو پەڕی بێدەنگیدا بەندکراون. ئەو دوو هاوڵاتیە بەناوەکانی سۆرە یامن و چەهێرزادە و ئەرسەلانی هێزدانی بە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرماڵەکانیان و بەبێ نیشاندانی بەڵگەی قەزایی و هیچ هۆکارێک دەست بەسەر و تەنانەت کۆمەڵێک لە کەلوپەلەکانیان دەستی بەسەردا گیراوە. شانی باسا کە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدا نییە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ بێبەش کراون. ئازادی کاتی بەندکراوێک بە دانانی بارمتەی قورس لە مەشهەد
بە پێی دوایین زانیاریەکان ئەمیر حسێن ئابروش لاوی تەمەن 17 ساڵ و یەکێک لە دەست بەسەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی ساڵی ڕابردوو بە دانانی بارمتەی قورس و بە شێوەیەکی کاتی لە زیندانی مەشهەد ئازاد کرا. ئەوە هاوڵاتیە ڕێکەوتی 24 بەفرانباری ساڵی ڕابردوو لە ناوچەی عەبدولموتەلیبی شاری مەشهەد لەلایەن هێزە سەرکوردێرەکانی ڕژێم دەست بەسەر و ڕەوانی زیندانی وەکیلابادی مەشهەد کرا و لە ئەنجامدا ڕۆژی ڕابردوو بەدانانی بارمتەی 10 ملیار تمەنی تا کاتی کۆتای هاتنی قۆناغی پێڕاگەیشتنی ناوەندە قزایەکانی کۆماری ئیسلامی لەسەر ئۆتۆمەتانەی خراونەتە پاڵی ئازاد کرا. کەمبوونەوەی ئاستی دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر گەروی هۆرمز. بە پێڕاپۆرتی نیویۆرک پۆست هاتوچۆی کەشتیەکان لە گەروی هۆرمز بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە هەفتەی ڕابردوودا نزیک بە 400 کەشتی لەو گەروە تێپەڕێن و ڕێژەی هاتوچۆکان گەیشتووە بە 20% کاتی پێشئاڵۆزیەکان. هەروەها راپۆرتەکان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 40 ملیۆن بەرمیل نەوت لە ڕێگەی گەروی هورمزەوە مامەڵەکراوە و ئەم بابەتە نیشانی دەدات کە دەسەڵاتی کۆماری ئیسلامی بەسەر گەروی هورمز کەم بووەتەوە. گەڕانەوەی 42 پسپۆڕی رووسیا بۆ وێستگەی ئەتۆمی بوشەهر. ڕۆژی ڕابردوو 42 پسپۆڕ و کارمەندی شیرکەتی ئەتۆم ڕووس بە مەبەستی درێژەدان بە ئەرکەکانیان گەڕانەوە بۆ وێستگەی ئەتۆمی بوشەهر. بەرپرسی گشتیە و شیرکەتە ڕایگەیاندووە لە ئەگەری ئارامبوونی ناوچەکە رووسیا دەیەوێت ژمارەی پسپۆڕەکان لە ئێران بگەێنێت بە 100 کەس. جێگای ئەمەژەشە کە تا دەستپێکی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی نزیک بە 600 پسپۆڕی رووسیا گەڕانەتەوە بۆ وڵاتەکان و ئەم بابەتە نیشان دەدات کە مەترسی بۆ سەر ژێرخانە ئەتۆمیەکانی کۆماری ئیسلامی کەم بۆتەوە و هاوکاری ئەتۆمیەکانی نێوان کۆماری ئیسلامی و رووسیا دیسان دەست پێ دەکاتەوە. داخستنی باڵیۆزخانەی شیلی لە تاران. ڕۆژی شەممە سیوەیەکی گەلاوێژ وەزارەتی دەرەوەی شیلی ڕایگەیاند کە باڵیۆزخانەی وڵاتەکەی لە تاران تا چەند ڕۆژی داهاتوو دادەخات. بەوتەی و ڕاگەیاندراوە هۆکاری ئەو کاردانەوەیە کێشەی ئابووری و پێویستی ڕێکخستن و هەروەها مەترسی لەسەر باڵیۆزخانەکان بووە. حکوومەتی شیلی ئاماژەی بەوە کردووە کە داخستنی باڵیۆزخانەکە بەواتای کۆتایی هێنان بە دیبلۆماسی نێوان کۆماری ئیسلامی شیلی نییە و لە داهاتوودا خزمەتگوزاریە کۆنسۆڵیەکان بۆ شارومەندانی شیلی لە ئێران لە کۆنسۆڵگەری تورکیا ئەنجام دەدرێت. هەڵوێستی توندی بنیامین ناتانیاهو دژ بە گەری سازبوونی دەوڵەتی فەڵەستین دوایین هەواڵ. ڕۆژی ڕابردوو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە کۆبوونەوەیکی ڕۆژنامەوەنیدا ڕایگەیاند کە تا کاتێک لەسەر پۆستی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بێت ناهێڵێت دەوڵەتێکی فەڵەستینی دروست بکرێت. بنیامین ناتانیاهو بە توندی ئاماژەی بەوە کرد کە ڕژێمی کۆماری ئیسلامی بە مەبەستی پەرەپێدانی تیرۆریزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها بەرزکردنەوەی ڕێژەی ئاڵۆزیەکان هەوڵی سازکردنی دەوڵەتێکی فەڵەستینی دەدات و جەختی لەسەرەوە کردوێتەوە کە تا کاتێک سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بێت ناهێڵێت دەوڵەتێکی فەڵەستینی نەک لە خەزە و نەک لە کەرتی ڕۆژاوە دروست بکرێت تاوەکو کۆماری ئیسلامی کۆنتڕۆڵی بکات. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەک.